هەوڵ دەدات زۆر بە خێرایی بۆ یاخی پێڵاوێک تەواو بکات تاوەکو فریای یەکێکی تر بکەوێت و چەندین هەرێکی زیاتر بەرێتەوە ماڵەوە. بەڵام لە ساتەکانی دەست بەتاڵیدا غەم ڕوخساری داتەپۆشێتەوە و خەیاڵ و داڵغەیەکی پڕ لە حەسرەت دەیباتەوە. نیگایەکی دوور دوور لە چاوەکانیدا پێت دەڵێن ئەو ئێستا گەڕاوەتەوە بۆ 15 ئۆکتۆبەری 2017 ئەو ڕۆژەی هەژاری کوڕی بەبێ پارە گەڕایەوە بۆ ئەرکی پێشمەرگایەتیەکەی. هەژاری کوڕم کە چوو بۆ دەوام ئەلێرە بوو. ئەلێرە ئەو ئاوەیشتەی مەلای چاگە کرد. ئێوارە بووتی باوەگیان چمۆ دەوام. پارەی پێ نەبوو بستەوە وتی دایە پارەم پێ نییە. هات مۆبایلەکەی بفرۆشی تێگەیتە دایکی تۆزە پارەیە بوو دایە. دینارە شەجیرفان نەبوو. ساحیبی 3 مناڵیشە کرێسیشە. کوڕەک و دوو کچەیە. ئیتر ئەو بچوو بۆ دەوام. ڕۆشت نازانم لە چ دەیەک بوو تەلەفۆنمان لەگەڵ کرد. تەلەفۆنمان کرد قسەمان لەگەڵ کرد. دایکی زۆر قسەی لەگەڵ کرد. حتا تەقریبەن سەعات 6 و شتێکی بەیانی قسەمان لەگەڵ کرد. بە دایکی وتی دایە گیان ئەگەر مۆبایلەکەم کوژاوە شەحنم پێ نەماوە. وتی جەماعەت ئێرە کوێیە؟ شارەزا نەبووە؟ وتی ئێرە کوێیە؟ ناوەچی ور نازانم. ئیتر ئەو قسەیە دایکی 5-6 سەعات زیاتر قسەی لەگەڵ کرد. ئاخر قسە وتی ئەگەر کوژاوە مۆبایلەکەم شەحنی تیا نییە. ئاخر قسە مۆبایلە کوژاوە. ئەو کوژاوە بوو کە دنیا ڕووناک بوو وتی ئەم وەڵای شتێکی ئەوە قەوماوە لە لیوای سەعود و ئەوەی ماڵی کاکۆسرەتوانی. لەکوێ لە فلان شوێن ئێمە شارەزانین لەکوێ لە کەرکوو لە تازە. هەواڵ گەیشت و دایک و باوکی هەژار بە دڵی پڕخورپەوە بەرەو کەرکووکی تازە لە دەست درا و بەڕێکەوتن. لەو ساتانەدا کە تەواوی شارەکە خوێنی لێدەچۆڕا و ترس زۆرینەی خەڵکی ئاوارە کردبوو ئەوانە و چیرۆکەیان دەبیست کە چۆن تانک بەسەر کوڕەکەیاندا ڕۆیشتووە و شەهید بووە. کەرکووک لە دەست درا کەرکووک ڕۆی کە ئەو شتە بۆ جەماعەتیش هەڵسا بوون ساحبیان کرد بۆ هاتمەوە سەر پردەکەی کەرکووک. لەوێ ساحبیان کردبوو ڕێیان لێگیرا بوو وتیان کاکە بگەڕەوە سەری شوێنی خۆتان لەسەری خۆمان بەرقیمان بۆ هاتووە سەحب مەکەنەوە. ئەو کوڕەشم لەوێ بوو ئەوی تریشم لەوێ بوو. ئەوانە هاتبوونەوە ئەو مابووەوە کە ئەو مابووەوە ئیتر نازانم تەقوتۆق دەستی پێ کردووە چی دەستی پێ کردووە ئەوانش تەقەیان کردووە. ئیتر کوڕەکەی مە بریندارە بێ کە بریندارە بێ ئیتر دەبابە وردەوە دێتە پێش کە دێتە پێش سەرەکە تەقۆمەکە نەمایە کوڕەکەم کەوتووە. ئەوەش دیار نییە کە کەوتووە گەرمە شامیە قامیشە هەر دیار نیە بزرە کاتە گەزانین دەبابە بەسەری داڕوە بەسێ دڕ من و دایکی لەگەر ئەو کوڕم ئەچین بۆ ئەوێ سیرەکەن هیچ بەس ئەو قاچەیە ئەو قاچە 3 ڕۆژ لە 4 ڕۆژ ناو مجەمیدە کەوتووە لێرە بەمەیان نەوتووە ناو مجەمیدەیە. چین تەلەفۆن شتمان کرد وتمان کوا کوڕەکەمان گوتی بابە پەردوو بڵاو بوونە هەژار شەهید نەبووە. ئیتی ئێمەش گەڕاین و کەرکووک و دنیا و بنیامان کردووە وتیان ئەڵێ کاکەجان لە ناو مجەمیدەیە. هاتین بۆ سلێمانی ناو مجەمیدە سیرمان کرد بەس ئەو قاچە بوو هیچ نەسەر نەدەست نەڕان نەپشت هیچمان نەبینی. ئەلێ بە قەمسەڵەکەمان دۆزیەوە و گڵاسەکەمان دۆزیەوە واتینەوە. ئەوە حاڵ مەسەلەی من کوڕەکەی من ئەوایە. ئێستا وەستا خەلیلی باوکی شەهید هەژار لە ناو جەرگەی سلێمانیدا بۆ یاخچێتی دەکات. هەژاری تەنگی پێڵچنیوە و جەرگی سوتاویش هاوسەرەکەی نەخۆش خستووە و هێندەی تر بارەکەی لەسەر گران کردووە. ئەوە ژیانەکەمە خوا ئەم ژێنی ئەوەڵ خوا و دووەم ئەو بۆیاغا ئێتی یەک موسەشم نییە لە هیچ شوێنێک 5 بەیانی دێم ئەو سنووقەدانێم تا 5 ئێوارە ئەو ئیشە ئەەکەم خوا چی بکاتە قسمەت ئەیبێنەوە. خێزانەکەشم نەخۆشە نەخۆشی دڵیەیە شەکرە هەیە تێگەی کە جەرگ سوتان بوو ئیتە خۆرزایی چۆنە زۆر نەبوونیشین ئەوەم نەبێ ئەبێ سوال بکەم. تەمەنم گەیشتە 54 ساڵ کرێچیمە. وێڕای هەژاری و نەداری هێشتا باوکی شەهید گیانی کوردانی لەدەست نەداوە و سەربەرزە بە کارەکەی و شانازی بە شەهید بوونی کوڕەکەیەوە دەکات. سەربەرزێ بۆ من شانازی پێوەکەم لەبەرەوە بۆ ئەو خاکەیە بۆ ئەو نیشتمانەیە من دوو ئەوەشم لەوێ بی ئەویدش من شەهید بی گوێم لێ نییە سرم بەرزە خۆڵێن باوک شەهید دەکات هەیە لە نادەکان شەهید دەکرێت دنیای ئەوە ملیارانە
ئیسپادەی چییە؟ من کە دەستمە لای کابرای ڕێز و احترام مەگری بای هەمووە بۆ من سەربەرزی بۆ منەوە. وەستا خەلیل بەردەوام سەربەرزی و شانازی بە شەیدبوونی کوڕەکەیەوە دووپات دەکاتەوە، بەڵام خەونێکی هەیە کە دوای 54 ساڵ تەمەن لە کرێچیەتی ڕزگاری بێت و ببێتە خاوەن ماڵی خۆی. خەونێک لە پای قوربانیدان بە کوڕێک و کارکردنی چەندین ساڵە و تەمەنی هەڵکشاویدا دەبوایە بەبێ داواکردن بۆی بهێنرایەتە دی. من کە ئەو کوڕەشم شەهید بوو دەبابە بەسەرداڕۆی لە کەرکک بوو 16 ئۆکتۆبەر بوو. پێخۆشحاڵم بەوەی کە شەهید بووە، سرم بەرزە. بەس داوامەیە لە کاک باڤێڵ، داوامەیە وەکو هاوکاریەک بتوانین لە کرێچی نەجاتم بدات. دەستم زۆر کوتە، مەعاشخۆر نیم، 7 کوڕ کچەکم هەیە. داوام لێیە وەکو هاوکاریەکم بکە بەس لە کرێچی نەجاتم بدات.